سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە گەشت و سەیران دەکەین. پرسیارە ڕستەی میوانەکانم دەکەم و دەپرسم بۆچی ئاینی پیرۆزی ئیسلام فەرمان بە مرۆڤەکان دەکات بە سەرزەویدا بگەڕێن و گەشت و سەیران بکەن؟ ئایا سوودەکانی سەیران چییە؟ تا چەند گرنگە پابەندی ڕێنمایە گشتیەکان بین؟ تا چەند لەسەر مرۆڤەکان و سەیرانکەران پێویستە لە کاتی گەشت و سەیرانەکانیاندا ژینگە بپارێزن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. دیارە شریعەتی پاکی ئیسلام کە پێکاتوە لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە هەردوو هەم لە قورئاندا و هەم لە سنەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه و آله وسلم فەرمان کراوە بە ئێمە کە بگەڕین، دەرچین لە ماڵ، لە شار دەرچین، لە وڵات دەرچین، بگەڕین. دیارە کۆمەڵێ فەلسفەی تایە. لەو فەلسفانە قورئان هەندێکی باس کردووە. یەکێک لە فەلسفەی گەڕان و دەرچوون خوای پەروەردگارە فەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ صلی الله عليه و آله وسلم قل سيروا في الأرض، با بگەڕن بەسەر زەویدا فانظروا كيف بدأ الخلق، با بگەڕن چۆن ئەم بوونەوەرە دروست بانی کە ئینسان ئەڕوات ئەگەڕێت تەماشای دەریاکانەکە، تەماشای شاخەکانەکە، تەماشای ئەشکەوتەکانەکە، تەماشای دۆڵەکانەکە، تەماشای کانیاوەکانەکە، بیر لەوە ئاکاتەوە چۆن ئەم سەر ئەرزە دروست بۆ لە سەرەتاوە. ئاەتێکی تری قورئان کە فەلسفەیەکی تر لە فەلسفەی دەرچوون و گەڕانمان بۆ باسەکات، ئەفەرمێ بگەڕن دەرچن. بۆچی؟ حتى فانظروا كيف كان عاقبة المجرمين، ئەو کەسانی کە زوڵمیان کردووە لە ڕابردوودا. بۆ نمونە ئێستا کاتێکە خەڵکێک ئەڕواتە وڵاتی ئەردەن، ئەڕواتە یەکێک لە عەجایبی سەبع لەوەیە طبعاً کە شوێنی لە شاخ و لە بەردا خانوویان دروست کردووە وتەنحیتونە من الجبال بیوتە خوای پەروەردگار باسییانەکە کە تەماشای ئەوەکەی ئەمانە زۆر مجرم بوونە، زۆر تاوانبار بوونە بەرامبەر پێغەمبەرەکانیان، خوای پەروەردگار عاقبەتیانی چی لێ کردووە. لە ئاەتێکی تردا خوای پەروەردگار کە باسی دەرچوونەکە ئەفەرمێ با دەرچن كيف كان عاقبة المكذبين، ئەوانەی کە درۆیان کردو پێغەمبەرانیان بە درۆزانی و خۆیان بە درۆزانیوە. کاتێک تەماشا ئەگەڕێی عاقبەتی ئەمانە هەر بۆ دەرەکەوێت. ئینسان جاری وایە لە شارێکدایە، لە جەنجاڵیەکدایە، لە ناڕاحەتیەکدایە زۆر بێتاقەتە بێت، بەڵام کە ئەچێتە دەرەوە دەشت و دەرێکە بینێ بە تایبەتی لە بەهاراندا ئەم ئینسانە فۆرماتە بێتەوە بەڕاستی. بۆیە ئەوە زۆر گرنگە. بەڵام دیار ئەم سەفەر و سیاحەتێکە ئیسلام فەرمانیشی پێ کردووە، شریعەتی پاکی ئیسلام ئادابی بۆ داناوە. هەڵبەتە لە گەڕان بەسەر زەویدا و گەشتکردن و سەیرانکردن کۆمەڵی ئەمان جومەبەستی گەورە لە پشتیوەیەتی. یەکەم کاتێک کە خوای پەروەردگار فەرمانمان پێکا کە ئێمە بەسەر زەویدا بگەڕین بۆ تەماشاکردنی دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە، بۆ بینینی جوانیەکانە، بۆ بینینی ئەو دەسەڵاتەیە کە خوای پەروەردگار لەسەر زەویدا پەخشی کردووە، هەر لە دروستکردنی شتەکان، هەر لە جوانی دروستکراوەکان و هەروەها بۆ بیرکردنەوەیە لە دەسەڵات و گەوەری و مەزنی خوای پەروەردگار دواتر کاریگەری لەسەر ئیمان و بیر و باوەڕی ئینسانەکان دروستە بێت. لایەکی تریشەوە چۆن ئینسان پێویستە گرنگی بە لایانی عیبادەت و پەرستشەکان بدا، ئەو هەرش پێویستە گرنگی بە لایانی جەستەیی و ڕۆحی و فکری خۆی بات. کاتێککە ئینسان گەشت و سەیرانەکات چۆن ئەڵێ هەناسەیەک بە ڕۆحیەدات، فۆرماتێکی خۆی ئەکاتەوە، هەناسەیەکی تازە هەڵەمژیە، کۆمەڵی خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتەکان ئەدا بەبایە، گوڕێک و تینێکی تر جارێکی تر بە ئینسانەکانە بەخشێتەوە. لە لایەکی تریشەوە بۆی خەڵکی سەرنج بدات کە خوای پەروەردگار چۆن ئەو زەویە مردووە زیندووە کاتەوە، ئەو هەش جارێکی تر ئینسانەکان زیندووە بنەوە. وەکو فەرمێ فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها، بڕۆن بگەڕێن بزانن چۆن خوای پەروەردگار تەماشای ئاسەوار و دەسەڵاتی خوای پەروەردگار بکەن، چۆن ئەو زەویە مردووە و شکارڕەقە جارێکی تر سەوزەکاتەوە و جوانێکاتەوە و گەشتێکاتەوە. هەروەها بۆی ببینین کە بەهار یا ئەو دەشتی و دەر و سەوزی و جوانی و ئەو بابەتانە ئەومان پێ بڵێن، ئەومان تێبگەێنن کە لە دوای ناخۆشیەکان، لە دوای ناڕەحەتەکان خۆشی بە دوایە دێ.
هەروەکو چۆن ئەو زەوێ ڕقوش کە جارێکی تر زیندووە بێتەوە جوانە بێتەوە ئەگەشێتەوە و هەناسەی خۆشە بێ و جەو خۆشە بێ ئاواش لە دوای ناخۆشی و ناڕەحەتەکان جارێکی تر خۆشی و شادی بۆ ئینسانەکان ئەگەڕێتەوە. بەڕاستی مانایەکی تری ئەوەیە کە ئێمە بە هەمووە جوانین کاتێکە چینە ئەو دەشت و دەرە ئەبینین گوڵی زەردە بینین گوڵی سوورە بینین جۆرەها گژوژیا بینین جۆرەها پەلەوەر و مەسەڵەن مەخلوقاتی ترە بینین ئەمە ئەومان پێڵێ یعنی ئێمە ژیان بە هەموو ڕەنگەکانەوە جوانە بە هەموو کەسەکانەوە جوانە بەهەرحاڵ یعنی بەهار مانای زۆری تێدایە کاتێک ئینسان گەشتەکە ئەتوانێت زۆر شت لێەوەی فێر بێ هەر لە بینین دەسەڵاتی خۆی پەروەردگار هەر لە تازەکردنەوە و هەناسەدانی ڕۆح هەر لە بینینی جوانەکان هەر لە ئیسراحەتدان بە ماڵ و منداڵ یعنی نەفسی ئینسانیش پێویستی بۆیە جاروبار ئینسان ئیسراحەتی باتێ بۆیە بە شێوەیەکی گشتی کاتێکە شریعەت فەرمانمان پێکە ئامانە گەورانەی تیابینین. گەشتکردن لە ڕوانگەی ئیسلامەوە خوای پەروەردگار لە 3-4 ئایەتی قورئانی پیرۆزە باسی کردووە کە هەر یەکێک لەو ئایەتانەی کە خوای پەروەردگار فەرمانەکە بۆی کە ئینسان بگەڕێ یەکێک لەو ئایەتانە فەرمێ قل سیروا فی الأرض فانظروا كيف بدأ الخلق فەرمێ خەڵقینە ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ سیروا فی الأرض یعنی بڕۆن بە زەویدا بگەڕێن جاگەڕانەکە بە معنای گەشت بێ یان بە شار و وڵاتەکانە بێ یا لە سەیران و سیاحەتا بێ سیرکەن كيف بدأ الخلق خوای پەروەردگار چۆن ژیانی دروستکراوەکانی دەست پێ کردووە ئەم دروستکراوانی کە خوای پەروەردگار لەسەر ئەرزا دروستی کردون چونکە دروستکراو بەس مرۆڤ نییە ئێمە وابزانین بەس ئێمە بوونمان هەیە و بەس ئێمە ژیانمان هەیە نەخێر ئەم ڕۆک و ئەم درەختە بەرزانەی کە چوون بە بەرزایی ئاسمانە ئەم جیایی کە لە ئەرزا جارێکی ترشین بۆ تۆ ئەمانە هەمووی ژیانیان هەیە خوای پەروەردگار فەرمێ کە چووی کەیفە یعنی بیر کردە بزانە چۆن ئەمە ژیانی دەستی پێ کردووە کەواتە یەکەم فەرمانکردن بە گەشت و سەیران بۆ ئەوەیە کە ئینسان لە دەوروبەری خۆی ورد بێتەوە خالقی ئەم دروستکراوانە بدۆزێتەوە و پاشان فەرمانەکانی جێبەجێکە ئەمە لە ڕووی یەکەم و لە ڕووی دووهەمەوە خوای پەروەردگار فەرمێ كيف كان عاقبة المجرمين کاتێک کە بە زەویە ئاگەڕێی بیرکەرەوە لە پاشە ڕۆژی ئەو کەسانەی کە تاوانبار بوون چونکە تاوانبار بۆ کەسە ئەوترێت کە لە فەرمانی خوا دەرەچێ بۆ کەسە ئەوترێت کە یاساکانی خوای پەروەردگار پێشێلەکە لە شوێنێکی ترا فەرمێ كيف كان عاقبة المكذبين کاتێک کە بە زەوی ئاگەڕێی بیرکەرەوە ئەوانەی کە دروستکراوەکانی خوای پەروەردگارن بدرۆزانیوە خوای پەروەردگار خالقی ئەم کەونەیە کاتێک کە بە درۆزانی بزانە سەر ئەنجامی چی هاتووە کەواتە هەر گەشت و سەیرانێک لە بەهارا بێ لە هەر کاتێکا بێ ئینسانی مسلمان ئەتوانێت سوودی لێ وەرگرێ بیر لە دەسەڵاتی خوای پەروەردگار بکە و خوای پەروەردگار باشتر بناسێ. ئیسلام ئێمە ئەمرمان پێکا بە چوونە دەرەوە لەبەر ئەوەی کە لەبەر چەند هۆکارێک خوای گەورە لە قورئانە لە 7 شوێنە باسیەوە کاکە بڕۆنە دەرەوە بگەڕێن بەڵام لەم 7 ئاەتان 5 ئاەتمان بۆ پۆلێن ئەکا کە هۆکارەکەی چییە بۆ چوونە دەرەوەکە بڕۆنە دەرەوەیکیان دەفەرمێ قل سیروا فی الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبل ئێوە بڕۆنە دەرەوە بۆ گەشت و سەیرانەکان بڕۆنە دەرەوە بڕۆنە سەحراکان ببینن بزان ئومەتەکانی پێش ئێوە چیان لێ هاتووە ئەمە یەک دووەمیشان دەفەرمێ بۆ ئەوەیە فانظروا كيف بدأ الخلق ئێوە بڕۆنە دەرەوە یعنی بڕۆن سەیران بکەن بەس لە کاتی سەیرانەکە وردیش ببنەوە بزان خوا چۆن ئەم زەویە دروست کردووە کە تۆ لەسەری دائانیشی نان ئەخۆی ئەچیتە دەرەوە سەفرە ئەەکەی ئەمە دوو سێهەمیشان دەفەرمێ كيف كان عاقبة المجرمين ئێوە بڕۆن قل سیروا فی الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين ئێوە بڕۆنە دەرەوە سیرکەن بزانن سەیرانەکانیشتان کەن بەڵام بزانن عاقیبەتی مجریمەکان ئەوانی کە دەسەڵاتدارن و مجریم بوون خەڵکیان چەوساندۆتەوە سیرکەن بۆ خواوا ئەفەربێ چونکە لە زۆرێک لە شوێنی سەیرانەکانە گۆڕستان هەیە بزانە فڵان کەس کە زوڵمی کردووە مجریم بۆی سە چی لاتوە ئەمرێ بۆیە لە کاتی گەشت و سەیرانە خوا ئەفەرمێ بڕۆنە دەرەوە ئیحتیمامیشی پێدا بۆ ئەوەیە کە ئینسان بیر بکاتەوە بزانە کە ئەم مجریمانە چیان لاتوە چوار دەفەرمێ قل سیروا فی الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين
مکەذیبین کێن ئەوانن کە ئیسلامیان بە درۆ زانیوە وەکو فیرعون وەکو هاوشێوەکانی فیرعون کە خۆیان بەخوا زانیوە ئیسلامیان بە درۆ زانیوە بڕۆ ئێستا ئەوە تا وەفاتی کردووە بڕۆ بەلای گۆڕستانەکانیان ناڕۆی کەسانێک هەن با لە شوێنێکی چاکیشان نێژا بێتن بەڵام جاروای ئیسلامیان بە درۆ خستۆتەوە ئیمامیان بە ئیسلام نەداوە بۆیە خوای گەورە لە قورئانە ئێمە ئەمرمان پێگا بە چوونە دەرەوە کەواتە چوونە دەرەوەیکی مباحە بگرە جاری وایە واجبە ئینسان بڕواتە دەرەوە خەفەتێک بەبا بدا گەشت و سەیرانکە بەڵام لە ژێر ڕۆشنایی ئیسلام و ڕۆشنایی ئەو ڕێنمایانە بێ کە دانراوە یا ئیسلام دایناوە یان ئەوە تا ئێمە کەسانێکی پسپۆر کە دایان ناوە ئینسان چۆن بڕواتە دەرەوە وەچی بکە بەڵێ ئیسلام ئیتیمامی داوە بە چوونە دەرەوە کە سەیرانە و بکرێت بەڵام بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی باش ئەنجام بدرێت. طبعا کۆمەڵێ ئادابی زۆر گرنگ هەیە کە ئەبێ ئێمە ڕەچاوی بکەن یەک لەو ئادابانە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وەکو سەحابەیەک لە پێغەمبەری خوا گێڕێتەوە فەرمووی کەم جار هەبووە پێغەمبەری نازدار سەفەر بکە ئیلا لە ڕۆژی پێنجشەممەدا سەفەری کردو ئینسانی مسلمان ئەمڕۆ کە بۆی دەرئەکەوێت لە ڕۆژانی جومعەدا هەر کەسێک بیوێ سەفەرکە بڕاتە دەرەوە ناڕەحەتی و جەنجاڵی زۆری تووشە بێ بەڕاستی بۆیە ئینسان زانایانە فەرمونون ئەگەر بۆی کرا دەوام و مەشغەڵەتێکی نەبوو هەتا بۆی بکرێت ڕۆژانی پێنجشەممە بچێتە دەرەوە باشە لەبەرەوەی قەرەباڵغی زۆر دروست نابێ بەڕاستی زیاتر جەوێکی خۆش و ئاسوودە ئەبێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر لە دەرچووندا ئینسان کاتێک دەرچوو ئیسلام پێمانەڵێ زوو بڕۆن و زوو بگەڕێنەوە ئینسان بەیانان زوو بڕۆ و ئێواران زوو بگەڕێت و بۆچی جاری وایە کەسێک ئەڕوا بۆ سەیران و بۆ شوێنێکی دوور ئەم ئینسانە ڕێگەبان شارەزانێت چەند کەسمان بینێ و شەو درەنگ هاتوێتەوە سیارەکەی کەوتۆتە چاڵێک و خۆی ماڵ و منداڵی قاچ و پەلێن شکاوە بەڕاستی سیارەکەشی وێران بۆ مەسەن جاری وای هەمویان وفاتیان کردووە بۆیە ئیسلام کاتێک ئەڵێ بەیانان زوو بڕۆ لە ڕۆشتنی بەیانان زوودا کۆمەڵی ئیسیفادەی زۆر گەورە هەیە بۆ مێشکی ئینسانەکە و بۆ ڕۆشتنی ئینسانەکە و گەڕانەوەکەی ئیدەن زوو ڕۆشتن و زوو گەڕانەوە ئیسلام داوامان لێکە خاڵێکی تکە ئیسلام داوامان لێکە بۆ جێگایەک بڕۆین کە شارەزا بین هەنی جێگایەک نەڕۆین شارەزانە بین خەڵکێکی زۆر چۆ بۆ کەنار ئاوێ بۆ کەنار دەریایەک لەوێ خنکاوە بۆ ئاوەکە شارەزا نەبووە شوێنی مثلا چاڵە ئاوێکی تیا بۆ کاتی خۆ فڵاڵی کەندووە مناڵەکەی کەوتوتە ناوی خنکاوە ئەمە شارەزان نەبوون بۆیە بۆ جێگایەک بڕۆین کە شارەزا بین گەشتەکەمان نەبێتە تازیر خاڵێکی تر کە ئیسلام داوای لێکردوین کە زۆر گرنگە ئێمە ئەوە بکەین لە سەیران و گەشتەکانماندا خەڵک ئازار نەدەین ئازار نەدانی خەڵک بەداخەوە ئەمڕۆ جاری وایە بەڕێزێک کە ئێستا گوێ دێمانە زۆر جار ئەم خەڵکی بەسەریان داهاتوە خۆی ماڵ و منداڵی چوونەتە دەرەوە بۆی لە جنجاڵی دنیا و شار نەجاتیان بێ کە ئەچنە دەرەوە لەگەڵ ماڵ و منداڵیدا لە شوێنێک دانیشن کۆمەڵی گەنج لەولاوە سەماعیکیان داناوە بەقەر یەک زەلامێکە بێ سەماعەکە دەگەنج بە دەوری هەڵەپڕن گۆرانی و مۆسیقا و ڕەشبەڵەکێک لێدەن ئەو خەڵک بە بۆنەی ئەوەی دیوار نییە بیگرێ ئەو سەوتە ئەڕوا بە دۆڵەکانە دەنگەداتەوە ئەو ماڵە ئەو خەڵکە بێزارە بێ ئەم ژینگەی هەمووانە ئەم فەزای هەمووانە ئینسان نابێت لە سەفەر و سیاحەتدا خەڵک ئازار بە جا ئازاردانی خەڵک بە گۆرانی و بەوە و ئازاردانی خەڵک بە ڕێگەگردن جاری وایە کەسێک کاکە ڕێگەیەکە بۆ جێگایەکەڕەوە سیارەکەی لەسەر جادەکە دانا و بۆ خۆی لەگەڵ ماڵمداڵە لە دوو سیارەکە و دانیشتنی کاکە من ڕێگەیە خەڵک لێرە هات و چۆکات ئەمە ڕێگەی خەڵکە ئەمە شوێنی خەڵکی ترە جاری وایە بۆ جێگایەکە ڕوات ئەو ڕێگای ئەگرێ بۆی ئەمەش زۆر گرنگە ئازار نەدانی خەڵک بە گۆرانی و بە ڕێگە نەگردن و هەروەها بەوەی کە کاتێک سیارە لێ ئەخۆڕن تۆز و خۆڵەکەنە سەر خەڵکە کاکە خەڵکی واچێ بۆ سەیران و هین ئێوارە دێتەوە بێ بچێتە حەمامەوە 20 دقیقە خۆی بشوە ئەزانی بۆ چونکە ئەوەندە تۆز و تەبوو تۆزیان کردوتە سەرمدانەوەی بەڕاستی بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ کاتێککە مسلمانین ئەهلی قیبلەین کاتێک ئەهلی قیبلەین ئەبێ وریابین سەیران و سەفەرەکەمان بە شێوازێ بێ نەبێتە گوناح بۆمان ئەبێ ئێمە هەوڵ دەین کاتێک ئەڕۆین قازانج بە خۆمان بگەێنین قازانج گەیاندنی خۆمان لەسەر ئەساسی زەرەری خەڵک نەبێت ئەو زۆر گرنگە چونکە بەڕاستی جاری وایە مەسەلەن شکاندنەوەی ڕزێکە مەسەلەن کابرا ڕزێکی پێوە هیلاک بۆ قوڕ بەسەرا ئەم ماڵ و منداڵی بەرڵای ناو ڕزاکات کاکە جاری وایە مەسەلەن بە شێوازێک ئەو ڕازەتیەکە دەن خاوەنەکەی دێتەوە دەسەکاتە دوعاکردنیش لێن
بەڕاستی کۆمەڵی ئاداب و ڕێنمایی گشتی هەیە پێویستە هەموو مسلمانێک پێوەی پابند بێ. ئێمە وەکو چۆن لە بابەتەکانی تری شریعەتە فەرمانمان پێکراوە کە کۆمەڵی ئاداب و یاسا و ڕێسا هەیە ڕەچاوی بکەین، بەڕاستی لە گەشت و سەیرانیشا کۆمەڵی ئاداب هەیە پێویستە ڕەچاوی بکەین و ئاگامان لێ بێت. لەوانە مەسەلەن لەوە دەست پێکەم کە ئینسان کاتێک کە دەرەچێ ئەکرێ بەنیەتێکی باش ئەو گەشتەی بکا بە عیبادەت. یعنی کاتێک کە تۆ نیەتت ئەوە بێ ئیسراحەتێک بە ڕۆحی خۆت بی، ئیسراحەتێک بە ماڵ و منداڵەکەت بی، بەعزێ بیر لە دەسەڵات و گەوری خوای پەروەردگار بکەیتەوە، جوانەکانی ئەم کەونە ببینی، ئەو کاتە ئەو گەشت و سەیرانە بەو نیەتە بۆتە بێ بە عیبادەتیش. یعنی هەم لە کاتێکە بۆ خۆت ئیسراحەتێ بە ڕۆحی خۆت دەی، لە کاتێکی ترا بێ بە عیبادەتیش. ئەمجا بەڕاستی پێویستە ئینسان ئاگای لە هەم جلوبەرگی خۆی و هەم جلوبەرگی ماڵ و منداڵی خۆی بە جلوبەرگی ناشەرعی نشیاوە دەرنەچن بۆ ئەو شوێنانە، ئەو جلوبەرگانە تەسک و تەنگ و تەنک و مەسەلەن ئەو جۆرە جلوبەرگانە نەبن کە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە قەدەغی لێ کراوە. هەروەها تێکەڵاوینەکردنی پیاوان و ئافرەتانی نامەحرەم ئەوش لە ڕێگەیەکەوە شریعەتی پیرۆزی ئیسلام قەدەغی کردووە و سەرکێشێ بۆ گوناه و تاوان و بەڕاستی ئیسراف و زیادە ڕەوینەکردن. ئێمە بەداخەوە ئەڵێم زۆرمان وەکو پێویست لە سەیران تێنەگەیشتوین، لە گەشت تێنەگەیشتوین. گەشت بۆ ئیسراحەتدانە بە ڕۆحی ئینسان، گەشت بۆ ئیسراحەتدانە بە مێشکی ئینسان، گەشت و سەیران ئیسراحەتدانە بە مەعیدە و بە هەموو ژیانی ئینسان. بەڵام ئێمە لە گەشتەکانمانە بە پێچەوانەوە. بە نمونە ئێمە ڕۆژانە لە جەنجاڵیان، لە ئیش و کاراین، لە ناڕەحەتیاین، مێشکمان هیلاک و ماندووە، پێویستمان بە جەوێکی هادی و ئارامە لەوێ کە مێشکمان ئیسراحەت بکە. مەسەلەن کەسێکە بینی دەنگی مستەجیلەکەی تەسجیلەکەی ناو سیارەکەی یا تەسجیلێکی تر لەگەڵ خۆیان دەنگێکی زۆر بەرزی پێداوە، هەمە بێتە مای بێزارکردنی خۆی و هەمە بێتە مای بێزارکردنی خەڵک. کامە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ئەفەرمێ لا ضەرەر ولا ضیرار، نابێ ئینسان زەرەر بە خۆی بگێنێ، نابێ زیان بە بەرامبەرەکەیشی بگێنێ. لەو حاڵەتەیە نە تۆ مێشکت ئیسراحەتەکە، نە هێڵی خەڵکیش مێشکی ئیسراحەت بکە. بەڕاستی ئێمە ڕێنماییمان وایە کە تا بکری ئینسان گەشت و سەیرانەکەی نەخاتە ڕۆژی جومعەوە، چونکە بەڕاستی لە وڵاتی ئێمە ئێستا هەم بەڕاستی عوتڵە زۆرە و هەم بە بۆنەی بایکۆتۆ بابەتانەوە، یعنی کاتی تر زۆر ئینسان بچێ بۆ گەشت و سەیران. بەڵام ئەگەر فەرزەن چکەوتە ڕۆژی جومعەوە، ئینسان ئەتوانێت بچێ بۆ شوێنێک کە نوێژی جومعەکەی نەفەوتێنێ و ئەگەر هەر ضرور و ناچار و لابد بوو، هەر ئەو ڕۆژەیشی هەبوو، ئەو کاتە وەکو هەر سەفەرێکی تر ڕێگەی پێ ئەدرێ کە نوێژی جومعە نەکا بەمەرجێ ئەو شوێنەی کە بۆیە چێ ئەوەندە هەبێت کە پێی بوو تێکەزێکی مسافر. لە کاتی تریشە ئەکرێ نوێژەکان جەمع بکرێ. ئەکرێ مەسەلەن کەسێ نوێژی نیوەڕۆی کرد لەگەڵیشیان نوێژی عەسریش بێنێتە لای نیوەڕۆ پێکەوە بیان کات، یا ئەوەتە ئەگەر دەرفەت ناگونجا شوێنەکەی بە جۆرێک بوو ئەتوانێت نوێژی نیوەڕۆ تاخیرکە بۆ لای نوێژی عەسر و نوێژەکانی پێکەوە بکا بۆی کە نوێژەکانی نەفەوتێ. پابندبوون بە ڕێنمای گشتەکان. ئێمە دیارە هەر گەشتێکە ئەیکەین ئەگەر خۆمان بەرنامەی بۆ داننین، ڕێنماییمان نەبێ بۆی، تەوجیهاتمان بۆی نەبێ، بێگومان گەشتێکی سەرکەوتوو دەرناچێت. کەواتە هەر گەشتێکیش کە ئینسان پێی هەڵەستێ ئەبێ چی بکە؟ ئەبێ کۆمەڵێک ڕێنمایی هەیە جێبەجێکە. یەکەم ڕێنمایی ئەوەی کە بەلای منەوە گرینگە ڕێنمایی ڕێگاوبان. ئەو کەسی کە ئەچێ بۆ گەشت و سەیران، بۆی کە نە گەشت و سەیران لە خۆی تێگا لە وەرزی بەهارە، نە لە خەڵکیشی تێگا، ئەبێ چی بکە؟ ئەبێ پابند بێ بە ڕێنماییەکانی ڕێگاوبانەوە. یعنی چۆن پابند بێ؟ یعنی بۆ نمونە لە ڕێگایە کە نووسراوە ئەم ڕێگایە ڕۆیشتنی 60 ڕەهایە، نابێت کابرا 70 بڕۆ 80 بڕۆ بۆی زوو گاتە شوێنی خۆی. ئەگەر هێندە بە پەلەی بۆ ئەوەی کە زوو گەیتە شوێنەکە و مەبەستەکە دەرچی، ئەبێ پێش خەڵقی بەڕێکەوی بۆ ئەوی ڕێگا لە خەڵقی تێک نەدەی وە هین لە خەڵقی تێک نەکە. اینجا زۆر جار ئەبینین لە کاتی قەرەباڵغی و ئیزدیحامە ڕێگاوبانەکان تێگەچێ، هاتوچۆکان تێگەچێ. یعنی بۆ نمونە کابرا سایدی ڕوبەڕووەگرێ، ینی سیارە ڕوبەڕوو لێخوڕێ، کە ئەمە لە ڕووی قانونی یەکێکە لەو تاوانەی کە بە جەریمە حسابە، چونکە تۆ ڕێگای یەکێکی ترە گرتووە. زۆر جار کابرا کە دائنیشێ لەسەر ڕێگا گشتیەکان، یعنی ئەو شوێنانەی کە شوێنی گشتین و شوێنی سیارەن، کابرا لەوێ سیارەکەی ڕاگرتو و دەستی کردو بە نێرگەلە کێشان و دەستی کردو بە چالێنان و ینی ڕێگای لە خەڵقی گرتووە. کەواتە ئەبێ ئێمە چی بکەین؟
ئەبێ ئەو کەسانی کە چن بۆ گەشت و سەیران پابند بە ڕێنماییەکانی چیەوە ڕێگەبانەوە بزانێ ئەمە چەنە مافی تۆیە ئەوەنە بەکاری بێنە لەوەنە زیاتر بۆت نییە لە کاتی گەڕانەوەیە سیرەکەی ئێواران ئیزدیحاماتێکی زۆر دروستە بێ قەرەباڵغێکی زۆر دروستە بێ هەمووی بۆ نمونە لە 1 ساعت ئاگەڕێتەوە بەڵام ئەم کەسە گەر بەرنامەی هەبێ کاکە ئێمە لە دوای نوێژی عەسرەوە لەبەرەوەی ڕێگا قەرەباڵغە دوای نوێژی عەسرە دەسەکەین بە گەڕانەوە بەیانی تۆزە زوو دەرەچین ئێوارەش تۆ زوو ئەگەڕێنەوە نە خۆت هیلاکەبی نە سیارەکەت هیلاکە بێ نە خەڵقیش تووشی ئەسێتەکەی کەواتە ئەوانەی کە پێی ئەوترە ڕێنمایی بۆ ڕێگەوبان پێویستە ئەو کەسێک کە سەفەرەکە و گەشتەکە لە وەرزی بەهارا بەتایبەت لە نەورۆزا پێویستە چی بکات پێویستە پابند بێ بۆ ڕێنماییانەوە ئەنجا شەرنی ئێمە هەمومان لە یەک ڕۆژا دەرچین یعنی ئەمەش یەکێکە لەو عادەتە خراپانەی کە خەڵقی تێی کەوتو لە وڵاتی ئێمەیە هەمووی ئەوەیە لە ڕۆژی جومعەیە بێ لە ڕۆژی نەورۆزا بێ ئەگەر ڕۆژی نەورۆز ڕۆژی یەکەمی نەچوو بە سەیران ئەوە بێتر بە این حساب نییە بەگەشت حساب نییە لە کاتێکە ئەمە غەڵەتە لە کاتێکە کە تۆ ئەکرێ بۆ ئیسراحەتی خۆ دەچیتە دەرەوە ئەگەر قەرەباڵغی بێ بە دەرکی مزگەوتی گەورن هەموو شوێنە قەرەباڵغتر ئەگەرەچی بۆ ناو قەرەباڵغی کەواتە ئەبێت تۆ بۆ ئیسراحەت و بۆ حەوانەوەی مێشکت چیتە دەرەوە بۆ ئەوەی کە سوودێک لەو گەشتە ببینی نەگەوەی کە ئینسان لەگەڵ شوێن قەرەباڵغێکی و زۆن ئیستیحامات کەوێ و بزانێت چۆن ئەتوانێت بە ڕێگاوبانە بڕاتە دەر کەواتە ئەمە خاڵی یەکەم ڕێنمایە گشتەکان بەڕاستی یەکێکە لەو شتانی کە ئەبێ ژیان لە خەڵقی تێک نەدەین و سەیرانیش لە خەڵقی تێک نەدەین ئەوێش بە چیە بێ بەوا بێ کە پابند بین بە هینەکانەوە بە شتانی کە هەیە یعنی زیادە ڕەویکردن ئێمە لە ئیسلامە یعنی فەرمانمان پێکراوە بە تایبەت بۆ خواردن ینی ئەو فەرمانی کە بۆ خواردن کراوە لە زیادە ڕەوی نەکردنا بۆ جلوبەرگ نەکراوە بەڵێ ئیسلام بەعام ڕێگە ئەگری لە زیادە ڕەویکردن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێگە لەسەر دەریایەک بووی ئیسراف مەکە لە بەکارهێنانی ئاوە ئەمە ئەوە ناگەێنێ کە ئاوەکە کەمەکە نا بەڵام فێرتەکە کە تۆ چی بی کە تۆ مامناوەند بی ینی لا هەموو شتێکە کە بەکاری هێنی بە شێوەیەکی چی بەکاری بە شێوەیەک مامناوەند یعنی بۆ نمونە ئێمە زۆر جار ڕێکەوتو دوای خەڵقانێک کە چوونەتە سەیران سەیرەکەین ئەو خواردنی کە لەوێ ڕژاوە بەشی دوو ماڵی فەقیرەکە ئەو خواردنی کە لەوێ بەجێماوە بەشی زۆر کەسی ترەکە یعنی ئەم ئیسرافە ئەم زیادە ڕەویە خوای پەروەردگارە فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بەنەسی قورئان فەرمێ بخۆنەوە بەڵام زیادە ڕەوی مەکەن کەواتە زیادە ڕەویکردن لە ڕوانگەی ئیسلامە بە حرام دانراوە ئەنجا گەر هەر قەزیەکە گۆشت خواردن کاکە ئێستا گۆشت خواردن قەناعەتم وایە لە زۆر شتی دەرەجدانترە ئینسان کاتێک کە ئەچێ گەشت و سەیرانەکە ئەبێ هەوڵدا گەشت و سەیرانێک کا بۆچی بۆ خۆشی جسم نەک لەو سەرەوە بە نەخۆشی بگەڕێتەوە هێندە خواردن نەخوا هێندە گۆشتەخوا زۆر جار لەو سەرەوە بەرسگێشە و باقی کۆمەڵی نەخۆشی ترەگەڕێتەوە کەواتە ئەمەش بەڕاستی یەکێکە لێ دیاردە خراپەکان کە لە وڵاتی خۆمانە ئەبینی سەیرانکردن بە تەکید وەکو پێشتر ئاماژەشمان پێکرد فەلسەفەی سەیرانەکە خۆی تەنها ئەوە نییە ئینسان بڕواتە دەرەوە نانێک بخوا چونکە ئەو نان خواردنی کە ئەو کەسە دەیخوات لە ماڵەوەژ هێبی خوا بەڵام فەرقی لێرە ئەوەیە ئینسان کە ئەچێتە دەرەوە بێتاقەتە لە کاتی چوونە دەرەوە دەرونیەن مرتاح ئەبێ ئەگەر بە شەرت و مەرجێک عن بە شێوازێک بڕواتە دەرەوە بزانێ بۆچی ئەڕوا یعنی تەن ئێمە خەڵکانێکن بەس بۆ ئەوە ئەچن کە ئەچن تەنها بڵێ باچین ژەمە گۆشتێک بخۆین نە ئینسان کاتێکە خوای گەورە عەقڵی پێداوە دەبێت تەفەکوری پێ بکات بۆ ئەوەی ئەچێتە دەرەوە لە ماڵەوە نامرتاحە ئەڕواتە دەرەوە خەفەتێک بەبادا بۆیە مامۆستایانی دەروونناسیش دەفەرمون کاتێکە ئینسان یەتە لای ئێمە مرۆڤ یەکێتە لای ئێمە بێتاقەت ئێمە دوو ڕێگە چارەیمان بۆ داناون یەکێک لەوانە پێیان دەڵێن بچنە ناو کۆمەڵگاوە کە ئێمە ئیسلام دایناوە و تا جومعەمان هەیە جەماعەتمان هەیە مرۆڤەکان لە هەفتەیەکا دێتە نوێژی هەینی ئەو هەموو قەرەباڵی خێبینی دەروێن مرتاح ئەبیت ئەمە مامۆسایانی پسپۆڕی دەروونناس باسیەکەن و پاشان دەفەرمێ پێیان دەڵێن بچنە دەرەوە یعنی سنووری خۆت بەجێ بهێڵە ئەو سنوورەی کە خۆتی تیایی شارەکە بڕۆ دەرەوە بچۆ بۆ سەیرانێک بچۆ شارێکی تر گەشتێک بکە بۆ ئەوەی دەرونیەن مرتاحبی ئەمە فەلسەفەی سەیرانکردنە ئەمە حکمەتی سەیرانکردنە ئەمە بەشێکێکی کە ئینسانی مسلمان کە ئەچێتە دەرەوە وەها بیری لێ بکاتەوە بۆ ئەوەیە کە دەرونی خۆی مرتاح بکە نەک ئەوەی کە گەدەی خۆی تێر بکە. بابەتی ژینگە لە سەیران و سەفەردا زۆر بابەتێکی گرنگە پەیوەندی بە تاکی ئەو کەسانەوە کە سەیرانەکەن کاتێک کە من ئەچم بۆ شوێنێک
پێم خۆش بوو ئەو شوێنە چۆن بواە کە من ڕۆشتوم دەی دوای منیش کە دێ بۆ شوێنە پێی خۆش ئاوابێت بۆیە زۆر گرنگە کاتێکە چین بۆ شوێنێک پاراستنی ژینگە یەک کاکە ئەوەندە لە دوای خۆمان پیس و شت جێنێڵین بەڕاستی بەداخە و خەڵکێک ئەڕوا دوو لە ڕۆژە نابتان دایبی مناڵەکەی جێڵێت خەڵکێکە ڕوا تەماتە و بیبسی و عەلاگە و هەموو شت جێڵێ من کە دوای ئەو ئەچمە ئەو شوێنە دائانیشم شوێنم نییە دانیشم یعنی وایان لێ کردووە کە ئەنەوە مار بۆ خۆیانە کاکە ئەمار بۆ خۆیان نییە ئەو بابەتێکی زۆر گرنگە لەوەی کە جێگەی دەوروبەری خۆم پاکەمەوە بەڕاستی ئەو دەوروبەری خۆم کە دانیشتم وەکو ماڵی خۆ تەماشایك ئەم وڵاتە ماڵێکی بچووکراوەی کە تۆ چتاوێ ڕۆژێک لێوە دانیشیت بەیانی براکەت دێتە ئێرە دوو بەیانی کەسێکی تر دێتە ئێرە بۆیە تەعامل لەگەڵ کەس لەگەڵ جێگادا بە شێوازێ بکەن کە خۆمان پێمان خۆشە تەعاملی ئەو لەگەڵا بکرێ بابەتێکی لەسەر ژینگە کە زۆر گرنگە جێنێڵانی ئاگر بە ئاگری بەڕاستی ینی بەداخەوە جاری وای ئێمە خۆی پەروەردگار بە تایبەتی ئەم ساڵ ئێمە ماویز بووین لە باران ماویز بووین لە بەهار دوعا کرا نوێژە باران نەکرا خۆی پەروەردگار بارانی باراند ئەم ئەرزە دوایەوە کە مردون زیندوو بوویەوە ئەم گیا جوانە کاتێ بێتە پوش کە هەموو ئاژەڵان ئیسفادەی لێکەن مرۆڤ ئیسفادەی لێکە خەڵکێک ئاگرێکی کردوتەوە ئەم ئاگرە جێڵێت ئەم ئاگرە وردە بایەک لێدا بڵاوە بێت و کاکە ئەم بایان جگەرەیەکی خواردو ئەم پیاوە ئەم بەڕێزە جگەرەیەکی خواردووە ئەم ئاگرە بڵاوە بێتەوە شاخێک ئەسووتێنێ وڵاتێک ئەسووتێنێ بابەتێکی تر کە پەیوەندی بە ژینگەوە هەیە جاری وایە کەسێک ئەچێتە سەرچاوی ئاوێک سەرچاوی کانیەک ئیتر ئەم سەرچاوی کانێ لێڵەکە ئەم سەرچاوی کانێ پیسەکە تۆ لە خوارەوە خەریکی چێش لێنانی ئاێک گەزانی بەزێکی ئەمەە ئاوێنێتە خوارەوە ئەمە چییە هەڵاکاگە لەسەرەوە گۆشتەکان ئاوەکە شوردەوە بەزیێ ناوێتی ئاوەکە بە پیسی دێت ئەم بەڕاستیشی خراپە ئەمە پیسکردنی ئەو ژینگەیە ئەو ئاوە ئەو کانی هەری تۆ نییە هەری من نییە هی خەڵکێکی ترە بۆیە ئینسانی مسلمان زۆر گرنگە ڕەچای ئەو شتانە بکە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی پەیوەندی بە لایەنی دەرونی خۆمانەوەیە پەیوەندی بە جسمی خۆمانەوەیە پەیوەندی بە ژینگەی جسمی خۆمانەوەیە مەوزوعی ئیسراف نەکردن و زۆر نەخواردن لە سەفەرە کاکە خەڵکی وایە 5 نەفەراچێ بۆ سەیرانە 5 گولەی گۆشتە بە کاکەم 5 گولەی گۆشتە بۆ چییە خۆ ماعیدەی تۆ ئەمەندەی خۆ نایکێتە فەردەوە کاکە خۆ نایکێتە گوێنیەوە بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئەو کەسانی کاچن بۆ سەیران ئیسراف نەکەن ینی بەداخەوە خەڵکی وایە ئەڕۆی سێرەکەی یەک مەڵۆ گوڵە بە ڕۆژەی خواردووە حاڵی بوو کاکە لەولاوە 5 کیلۆ پرتەقاڵی ناو 2 کیلۆ بخوارەوە جێ هێڵاوە لەم ناو گۆشتی جێ هێڵاو لە لاوەشتی ئەمە ئیسرافکردنە ئین الله لا يحب المسرفين طبعا ئەو شوێنە سیاحیانە ئەو شوێنە گەشتیاریانە شوێنی گشتین و مافی هەموو خەڵکیە و هەموو خەڵکتیایە بەشدارە هیچ کەسێک نابێ ئەو مافە بەخۆی بات کە کارێک بکە کە بەزەرەر و زیان بۆ ژینگە بشکێتەوە یعنی ئێمە هەروەکو چۆن فەرمانمان پێکراوە کە بابەتێکی شەرعی جێبەجێ بکەین ئاوهاش فەرمانمان پێکراوە کە ئەو ژینگەیە بپارێزین هەر لە نەشکانەوەی دار و درەختەکان هەر لە پیس نەکردنی ئەو ژینگەی کە تایە ئەژین ئەو ژینگەی کە تایە سەیرانەکەین ئەو ژینگەی کە تایە ئیسراحەتێک بە ڕۆحی خۆمانە دەین ئەو سەیرانگانە ضرورە هەر کەسێک ئەچێ بۆ سەیران و گەشتوانە یعنی هیچی تێ ناچێ ئەگەر کیسێک لەگەڵ خۆیان بەرێ دواتر ئەو پاشماوە و ئەو شتانی کە لێی زیادە بکاتە کیسێکی خۆڵەوە لە شوێنێکی تایبەت داینیە یعنی ئینسان ئەوی بۆ خۆی پێی خۆشە بێ بۆ بەرامبەرەکەیشی پێی خۆش بێ چۆن ئێمە حەزەکەین کاتێک ئەچین بۆ گەشت و سەیران شوێنێکی خۆش و پاک و ڕێک و پێک و تەمیزمانەوێ بەڕاستی بەرامبەرەکەیشمان وا پێویستەکە وا حەزەکات لەبەرەوە ضرورە ئێمە لە خەمی ژینگەیە بین ئەو دەبە و ئەو شتانی کە لە پلاسیک دروستکراوەکو لە زانستا باسەکرێت چەندین ساڵ لەژێر ئەو خاکەیە ئەمێنێتەوە و کاریگەریەکی زۆری هەیە بۆ سەوزایی بۆ دروستبوونەوەی سەوزایی لە ڕووی ژینگەیەوە زۆر زەرور زیان بە ئینسانەکان و حتا بە زەویش ئەگەیەنێ بۆیە ضرورە هەم دەوروبەرمان پاکراگرین و دار و درەختەکان نەشکێنینەوە مەسەلەن دەغڵودان و خەڵکی زەرور زیان بە دەغڵودانی خەڵکی نەگەێنین شتی پیس و ئاگر و ئەو شتانە هەتا ئیمکان بێ نەکرێتەوە بەرحاڵ هەر شتێک ئاوەکان سەرچاوە ئاویەکان شتی پیسی تێدا فڕێ نەدەین سەرچاوەکان پیس نەکەین هەموو ئەمانە بەڕاستی یعنی ئێمە ئەگەر دیقەت بدەین لە شەریعەتا یەکەم باب کە باسی لێوەکە کتاب الطەهارەیە و خاڵێکی تر ئەگەر ئیزن هەبێ یعنی قسەی لەسەر بکەم گرنگیدان بە ڕێنمایی هاتوچۆ و هاوکاریکردنی برا
پۆلیسەکان پۆلیسی هاتوچۆ بەڕاستی کارێکی زۆر زۆر زەڕورە. هەندێک شوێن هەیە قەڵەباڵەخە سارەی زۆری لێیە و هەندێک جار گەنجەکانمان بەداخەوە بەهۆی حەماسەت و گەرمیەکەوە کە بۆیان دروستە بێ لەو گەشت و سەیرانەیە ڕەنگە ڕێنمایی هاتوچۆ پشتگوێ بخەن ئەوە کارێکی نەشیاونە دروستە. ئینسانی مسلمان ئەبێ لە هەموو کاتێکا مولتەزیم و ئاگای لە ئادابەکان بێت. ژینگە پارێزی ئەمە بێ پێش ژینگە کە جارە بێ مافی یەکتی بپارێزین، ئەوشمان بیر نەچێ بێ مافی یەکتی بپارێزین. تۆ کەسێک کە چێ بۆ سەیران دوو مکەبەرەی گەورەی بردووە ئەنجا گوێ نادات ئەوەی کاکە ئەمە تەنیشتی دراوسەیەتی کە لە تەنیشتۆ دانیشتۆ بۆتە وەساحیب و بیلجەم لە تەنیشتیا دانیشتۆ پێویستی بەچیە پێویستی ئەوش مافی هەیە. جاوە لە ئیزدحامی تەسجیل و تەلەڤیزۆن و یاری مناڵان لەمانەوە ڕای کردووە کە لێرەش دەهۆڵ لێدانە بێ ئەمە بەڕاستی پێشێلکردنی مافی یەکتریە کەواتە ئەبێ چی بکەین ئەبێ مافی یەکتری بپارێزین پێشەوەی ژینگە بپارێزین. ئەنجا ژینگە پاراستن بەڕاستی بە چییە بێ؟ بەڕاستی ئێمە زۆر جار ئێستا کە قاپی سەفەری و سفرەی سەفەری و ئەم شتانە زۆر بووە زۆربەی کات کە ئەچیتە ئەو سەیرانگانە بێزت نایە بچیت. بۆ بێزت نایە؟ ینی سەیرەکەی ئەمەنی شت لێیە، ئەمەنی پیس و پاشەوەی خەڵقی لێیە، ئەوەی پاژماوەی خەڵقی لێ بە کەڵکی چی لێ بە کەڵکی دانیشتن نایە. لە کاتێکا کە ئەکرێ ئێمە ئەو شتانەی کە هەمووی ئەگەر هەر کەسی خۆی کۆکاتەوە پڕی عەلاگەیەکی بچووکە بێ خاتە دوای سیارەکەەوە یێنێتە ماڵەوە لە ماڵەوە ئەو کەسەی ئەو کارگوزارەی کە خۆڵ و خواشا کۆکاتەوە ئەوی ژەبا لەو شوێنە ئیسووتێنێک کە بۆی یاری کراوە ئەو کاتی یەک شوێن پیسە بێ نەکەم و کوردستان. کەواتە ئەبێت چی بکە ئەبێم کەسە پاراستنی ئەم ژنگەیە لە ئەستۆیەتی وەکو چۆن تەندروستی خۆیە پارێزێ، ینی وەکو چۆن ئەگەر خۆی سەری بێشەیەگەڕە بە دوای حەپێکا چارەسەر بکە ئەبێ پاراستنی ئەو شوێنش ئاو پارێزێ. بەچیە بێ؟ بەوە بێ ئەو خواردنی کە زیادە ئەو شتانەی کە بردوێتی لێ زیاد بوون و بەکاری هێناون هەمویان لە شوێنێکا کۆکاتەوە یان ئەوە تا لە شوێنەکە خۆی بیسووتێنێ دەگەی دوای لێبوونەوەی خۆی یانەوە تا بیکاتە عەلاگەیەکە و بیخاتە پاشی سیارەکە و پاشن ئەو شوێنەی کە دیاری کراوە لە زۆربەی سەیرانگاکان شوێن دیاری کراوە بۆ ئەوی کە خۆڵە زیادەکانی تیا بکرێ و پاشان لە شوێنێکی دوور فڕێ بدرێ. کەواتە ئەو کەسە ئەرکی سەرشانێتی بچی بێ ئەم ژینگەی بپارێزی. یەکێکی تر لە ئێمە بێ باخی خەڵقی بپارێزین، ئێمە مناڵەکەمان بڵێن کاتێک کە چوونە سنووری دێک بڵێن کاکە ئاگات لێ بێ ئەمە سنووری ئەم دێ باخیانی لەسەر ئەم باخە ئەژین کابراایەکی زارع تا ئێوارە لە سێمانگی یەکەمە چاوەڕێ چیەکە؟ چاوەڕێ ئەم پاراستنی ئەمینەکە. کەواتە ئەبێ فێریانکەین نەکدار بشکێنینەوە، ئەبێ گەردارێک ماشکان بچین داوای لێبوردن لە خاوەنەکەی بکەین، ئەبێ سنوورەکان بپارێزین، ئەبێ دارەکان نشکێنینەوە، ئەبێ ینی ئەم ژنگەی خوا بۆ ئێمە خەڵق کردووە ئەبێ چی بکەین؟ ئەبێ بە هەمومان بیپارێزین بۆ ئەوی کە گەشتێکی سەرکەوتوو و ژیانێکی خۆش و بەبێ گر و گرفت ئەو کەسێک کە لە وەرزی نۆرۆز ئاچێتە دەرەوە لە وەرزی بەهار ئاچێتە دەرەوە گەشتێکی خۆش بکات و بێ مشکل و گرفت بکارێتەوە. خاوێنڕاگرتنی ئەو شوێنانی کە ئینسان تێ ئەچێ ئێمە بیریشمان نەچێ ئێمە موسڵمانین پێش ئەوەی مراقبەیەکی کامەرایەکی دنیاییمان لەسەر بێ مراقبە و چاودێری کامێرەیەکی ترمان لەسەرەکەی خوای گەورەیە. هەر کاتێک ئیسلام مرۆڤەکان بە پێی ئیسلام بڕۆن بەڕێوە تەئکید بە ئەگەر کاتێک کە ئەچنە شوێنێک ئەو شوێنە پیس ناکەن و ناڕەحەتیشی لێ بێ لای ئەبن. ئێمە فەرمایشتی پێغەمبەری خوامان هەیە صلی الله علیه وسلم دەفەرمێ کابرایەک چووە بەهەشت بۆ لەبەر ئەوەی لەسەر ڕێگا ناڕەحەتیەکی بینی بوو فەرمی قەسەب بەخوا ناڕۆم هەتا ئەم ناڕەحەتیە لا نەبم لەسەر ئەم ڕێگا بۆ ئەوەی نەبێتە ناڕەحەتی بۆ ئەو کەسانی لە دوای من دێنە ئەم شوێنە گەشت و سەیرانەکەن. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە خستیە بەهەشتەوە بەهۆی ئەوەی کە ناڕەحەتیەکی لا بردو لەسەر ڕێگا. جا ئەمە ناڕەحەتی لابردنە. ناڕەحەتی لابردن چییە؟ جاری وا هەیە تۆ سیارەکە لەسەر شوێنێکە ڕاگرت و ڕێگەی خەڵکت گرتووە، جاری وایە تۆ ئەچی شوێنێک داگیر ئەەکەی تۆ 5 نەفەری شوێنێکی 50 نەفەری داگیر کردووە، ئەمە ناڕەحەتی خستنە سەر ڕێگایە. جاری وا هەیە ئەم خەڵکە کاتێکە ئەچێ ساردێک ئەخوا شوشەکە بۆ کە ئەی خۆی ئەیشکێنی ئەیکە مەناو عەلاگەیەک و هەڵی ئەگرم و پاشان کە گەڕام و لەگەڵ خۆمادەی بەمەوە. دەبێ ئینسانی مسلمان ئێمە وەکو مسلمان خوای گەورە لە قورئانە ئەفەرمێتی ئین الذین ئامنوا وعملوا الصالحات. ئیمان لەگەڵ کردەوەی چاکە. بە چیا ئێمە بزانین مسلمانین؟ بەکردەوە بە ئەخلاق و ڕەوشمانە لە سەیرانەکانە دەری ببڕین، چونکە خەڵکانێک چاوی لەسەر ئێمەیە کە مسلمانین. یەک پێمان دەڵێ ئەو فڵانە کەسە
لە پێشەوە لە مزگەوت نوێژ دەگا بڕۆ سەیریکە چۆن شوێنەکەی خۆی بە پیسی بەجێشتووە و پاشان لەگەڵ دراوسەکانیا کە خەڵکانێک ئەبنە دراوسی بەڕاستی کەسانی وایە تۆ ئەچیتە دەرەوە بوو ئەوەی خۆت مرتاحکەی دڵ مرتاح بێ بەڵام لەم لاوە دەنگێکی زۆر کە بە دوو مکەبەری گەورە دەنگێکی ناخۆش لێ ئەدرێ ئێمە قسەمانیە لەسەر دەنگەکە چییە چونکە ئەگەر قورئانیش بێت دەنگ بەرزکردنەوەی کەسێک بەرامبەر ئیزعاجکەی هەر گوناح چیجا ئەوەی کە دەنگێک بێ کابرا پێی خۆش نییە چونکە ئازادی دەبڕین ئەوەی کابرا حەزەکە لەویا گوێی لە دەنگێکی چی بێت خۆش بێت یا گوێی لە دەنگ نەبێت چونکە لە دەنگ ڕای کردووە ئەم هەموو کەناڵانە لە ماڵەکانایە ڕای کردو هاتۆتە ئێراتۆ لە پەنایە دەنگێکی گەورە لێدی ئەمە بەشێکە لەوەی کە لە ڕەوژ نزمی دەبێ ئینسان هەموو ئەم ئەخلاقانە لە سەیرانەکانە بەجێ بهێنەجا ڕەوشتەکانی ئیسلام بن یان ئەو ڕەوشت و ئاداب و ڕێنمایانە بن کە حکومەت یان دائیرەی مرو دایناوە بۆ ڕۆشتن بۆ هاتنەوە یان وەزارەتی ژینکە کە دایناوە چۆن ژینکە بپارێزین بەڕاستی ئەگەر ئینسانی مسلمان پابەندی دینیش بێت پێویستی بەو ڕێنمایانە نیە بەڵکو خۆی جێبەجێ ئەکا و خۆی بە خەڵکی ژەڵێت و ئاوەها لە سەیران و گەشت و گوزارەکانە ڕەوشت و ئەخلاقت جوان بێت.